کاکە یەک عیدی میلادیان بۆ کردبووم تێگی ئەمە لە هەدێ ئەمە لە خواردن تێگی بەڕاستی شتێکی دەرەجە یەک ئەمە تۆ ئارە وەڵا بەدڵی خۆم باشە کوڕی باش من بۆ هەموو دەعوەتێ بۆ هەموو شوێن تۆ بەم تۆ عیب ناکەی من نابی کاکە مەسەلە ئەوە نییە بەخوا مەسەلە هیچ شتێک نییە بەزەوە نەقەڵە باڵغ بوو وەڵای هەر هۆشم نەبوو یعنی من کەبابێکم بەرناکە و کاکە مەسەلە کەبابێ نییە خۆ مقابل خۆ بە خواردن نییە بەڵام ئەوە نەقەڵە باڵغ بوو باوەڕکە هۆشم وەرە بەخوا گلەی لێکم هەتا عیبە کاکە بۆ ساڵی سلام عەلیکم وعد بێ باش باوابێ باشە باوابێ ئەو کاتە سەلام جارە بە تێر و تەسەلی کەم ئەرێ بڕایەوە کاکە ڕۆژی 11 جارێرەوە ئەڕۆ دوای سەلام عەلیکم مردین هەر بڵێن جابی تۆ بینەوە چی دەوێت کاکە ڕوحەکەم بۆ جوابی فەقیرنانە هەر نیمە هاتم زانم شووتی بەچەنە ئەیلەوە شووتی چی کاکە توخوا ئەو سەر و چاو تۆ شووتیان وتووە وەڵای تۆ بەس قایبی تۆکڵەکەی بخۆی وەرە تۆ خۆ مانگای ها ئەرە کاکە شێ باسی مانگای کردووە تێگەکەت مانگا بەس تۆکڵە شووتی یەخوا جاد شووتی کورە تۆ زانیی قابلی تۆکڵی مۆزیژنی خۆ مەیمونی ها قسە بکە کاکە باسی مەیمونم نەکردم باسی تۆکڵەکە یەکەم تۆ بۆ ئامالیە دەبڕە کاکە بڕۆ وازمانێ بێنە دەبڕۆ تۆ جارە سێری خۆتی گرۆ چەند کومیتیە جلەکانم مهم نییە کوریتیابیانە مهمەوەیە جەرگم کونکونە بەدەست ئێوە کە احترامی فەقیر وەزار ناگرێت ڕاستە کاوت بیتۆزی بی دوورە ها لولەکە خەرگە دەرەکەوێت وایە کاکە ئێوە بەس ڕواڵە دەبین خۆ ناخم نبینن چەند جوانم ماشەڵڵا تۆ وازەوە ئێستا تۆ چی دەوێت وەڵا هاتم شووتیە بەرمزام شووتی بەچەرێت خۆ من چیم و تۆ بە قوربان ڕۆژی 4 جاریاڵە شووتی بەچەنە زۆر کاکە جا کوێرە 500 دینارە ئەمە ئاها نیوەی نەرم بۆ تەپی و نەرم نەبوو عیبێنێ هەرچێ بای 500 دەگەی واللهی جاگو نەحدانەکەەوە بە 500 من فەقیرم نیمە هەقە بنێ بڕ بە بەلاش بیبە ناناجە بۆ پارەشینەی نییە دەبڕۆ لە کۆمان بەرەوە وازمانێ دەبڕۆ وازمانێ ئەوە بەڵێ ینی بڕۆم بڕۆ ئەچی دەبڕۆ لە کۆمان بەرەوە عباسەت دێش دەبڕۆ بە وازمان ئەوە نەفشت بۆ کراب ئەوە نەفشت بۆ کراب وەرە بۆ فەرموو گەورە فەرموو فەرموو بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ چاو حاڵت چۆنە ئەمریکا خزمەت دەکەین ئەو لیستەی کە بۆم نردبووی 3 کیلۆ قیسی زیاکەی ئای بەسەر میوانمێ ئەڕۆمەوە بە ماڵ ئای بەسەر چاو حەوشتەکان بۆ حاضر کردووی هەر تو ناگەیتە ماڵەوە ئەگاتە ماڵەوە بەسەر چاو وەرەوە سەر هەر خزمەتخوا هەیەنا قابلی ناوکی قەیسەکەش نییە وەری بەسەر چاو بڕۆحافیز بەسەر چاو لە خزمەت تۆ بڕۆ ماڵۆ ئێستا من خۆمە بۆتە نێرینەوە بەسەر هەردوو چاو خواحافیزی بێ خوا لەگەڵ بەخێر بێ وەرە تۆ ڕێز خۆشەویستی دڵی بەخێر بێ منشم 3 کیلۆ قەیسەکەی بۆ دێش باشە تۆ بڕۆ با تاخیری نەکەی ئەرێ کاکە جا چی لێ بەخۆتان ئەی بەی کیلۆ 500 مشتری دەزان مشتری فەقیری ئەگەر وام لێ نەکردن غەزب بێ لە سەرتان احترامم بگرن من عەباس نەبم ئەوە لێ هەری ماگی دەبڕۆ لە کۆمان بەرەوە کاکە دەبڕۆ ئەرێ پێم ناڵی ماڵی بە خۆر نەگیێرە ئەڵەی زەنگیانێ لە پرێکە ون نەبی کەس نەزانێ بۆ چۆچی وەڵایەوە ڕاستی بێ جوێنە شۆبرازایەک مێ سونەتیان کرد مەشغوڵی ئەوە بووین دەی خیاری پێوە بێ ئەمە فرقەی مۆسیقا بە دوو گۆرانی بێژە ئەی بۆ بە منێنەوە پڕی باش بۆ خۆیان بیرمە بوو بەڵام چکار عیلی خۆمان بووین ئەتە تۆزە شتەکەمان بێدەنگی دەی خێری پێوە بێ وە پیرۆزی بێت عباسە وەرە بابە وەرە بازی بێن عباس حتان چۆنن باشین فەرموو چییە لێم نایە جعین سیارم پێ بێ نەوەڵا تۆ پێ جارە پێم بڵێ ئەمە چی ئەم جلی و بەرگی تەرتیبات و سیارێ بەچی ئەرێ کاکە نابێ هەم بێ برا نەخێر ئەرێ بۆچی دەوڵەمەندێک 100 ئەوەنەی هەیە کەس دێ ناپرسێتەوە بەڵام داماوێکی فەقیری وەکو من سیارەیەک شگمەتێک ئەمە بەچی ئەمە لەکوێ بۆوان عباس شەرەف ئەڵێم ئەمە نەو دزیوە وەرە بابەت دەزێنی عیبە بۆ خاتی خوا بۆواکەنێەوە جۆفگرا عباس یەک شتێ با پێوەم عاجز مەبە نەک ئەو سیارێ نەک ئەم جلو بەرگە ساحیبی فیداری بی ساحیبی دەخانی بی هەر عباسەکەی جارانی و هەر عباسە درێژەکەی لای بە قورئان ڕاستە ئەها دەچاوتان لێیە آخر ئێوەش متەخەلیفن قەت هیچمان نابێ بە هیچ ئەوە بۆچی بۆ دەوڵەمەندێک قسە ناکەن بۆچی بۆ فەقیرێک عینن دار کوورکەنە تەک ئەچنە سەری کاکەوە لێیە بە قورباو لێیە و لێ نایە بێ قەزای وەڵا بۆ معلوماتە من تاقیم کردنەوتم بزانم مستەوای سەقافیتان چۆنە چون ئەمە سیارم وەگەتون لەگەڵ و چاکەتیارەکە سیارەکەوت پێسە بۆ تێنمەوە هۆڕنم لێ زیێڕەتان کرد ئەی ماشەڵڵا تۆ جارە هەرو عباسە نەبووی کە هەموو گیانە کونکون بوو
نەبوو دزیێتی من دزیومە ئەم میلەتە قەت بە حیاتی چاک نابێت ئەوە چییە؟ ئێستا تەلەفۆنەکەم بۆ شوڕتا چکە زۆر دڵنیام ئەو سیارەش ئەرە بۆ وەچی بۆ پۆلیس کاکە چێم کردووە من ئەڵێم جەرگم کوونە ئەی هەرچی کوونەکانی جەرگم هەیە بە قەبری کاکە بە قەبری ئاشدایی خۆم باشە؟ مالی تووشی چ بەس نێگەێت ئاسارێکیان باشی؟ ئەو چی هەموو نامێ نردوو داڵی ئەوە چۆنە بێ چۆنە بێ $1 ئەینێریت و تەواو ئێمە هەمومان نردومانە ئەرە وڵا خوشکەکانم ڕەفیقەکانم ئامۆزاکان هەمویان $1 ئەینێریت و تەواو زۆر باشە ئەوە فێر دەکات کە چۆن دەوڵەمەنەبی شایەک بۆنێنێم حەوڕمێن وێنێ حەمەلەی بێنێ و ئاو کاکە بە خێر بێ ئەحواڵێ دەچێ ئەمە لە چووە ئەوە ژنانی خەریکی چالێ نام ئەی دەچی بکە ماڵەوە چوو بۆ بازارە وەڵا حەزم لە چاکت دایشتە سەر چاکیش خۆرە بینیم لە ڕێگا بینیم تیب تۆ لە ماڵەوە بە تاقی تەنیە زانی خەریکیەوەی دەچی بکە وەڵا حەزم لێگەی بە خێر بێ دانیش مختیەوە نییە وەرە شتێکی باقوەتی بۆ باس کردەوە کاکە گیان ئەپڵگە شنێک وڵاو بۆتەوانێ ئەڵێ بە ناردین $1 دەوڵەمەنەبی یعنی چۆن دۆڵەمەنەبی کاکە گیان فێرەیەکا چۆن دەوڵەمەندی ئادێ بزانم چۆنی ئەوە تەوەرە سیری ئەوەسا مندا بۆزێنم بەڵام تۆژە بێ هاوڕەکان ئەگەدار بکەیتەوە ئەمیشدا بەزێن بۆ هەمیان بنێرە بۆ ئەوش $1 بنێرە قازم درۆ بێ ئەوە من ناردم جام تایت تێتی دی ئەدەزان ئەدەکەمە بوو تایت ئەوە منیش $2 ئەوە منیشنا تۆ جاتۆ لە ڕاست بێ ڕاستە بەنابخ $1 پێمان ئەڵێن چۆن دەوڵەمەند بین $1 پێمان دەڵێن چۆن دەوڵەمەند دەبین $1 پێمان دەڵێن چۆن دەوڵەمەند دەبن کاکە بە $1 پێمان دەڵێن دەوڵەمەند دەبین ئەلەمگیان تۆ $1 بنێرە ئەو پیاوەمانەڵە کە چۆن دەوڵەمەنەبێ بینێرە بۆ ڕامیار و شادش باشە باشە چۆن زانیتان عەباس تاوانبارە جەنابی حاکم دۆسی ئەو خەڵکە لە لای منە ئەو دۆسەکەی لە بەردەمایە خەڵکێکی زۆر کاتی لێ کردووە لە عەباس چووە هەر کەسە و $1 لێسەن و تتی دەوڵەمەندتانەکەم بەڵام خۆی پێ دەوڵەمە کردو و بەڕاستی تاوانبارە شایەتتان هەیە؟ 9 ملیۆن کەس شایەتمانە قوربان گیان نەک 9 ملیۆن زیاتریش تەنانەت بەس لە ماڵی ئێمە $50 بۆ ناردووە چەند تو ئێمەژمە باشیە ناسنەوە دراوسێمانە ئێمە نەمەزانی بیرۆکەکەی ئەوە ئێمە وامان نەزانی کابرایکی پاڵتاڵ و چەسوڵکەرە دەمە پێمان ڕابوەر باوەڕ بێ ئەم پیاوەیە کە دانیشتۆ لە بەردەمتا ساحەبی یەک فلز نەبووە ئەها بۆ دوکان گاڵتەم پێکرد و ئەم کە دەدەرەوە ئێستا بۆ بە ملیۆنەرە لەسەر حسابی ئێمە جا قوربان گیان ئەزانی چی یەک کەسیشمانی فێر نەکە چۆن دەوڵەمەندی باشە ڕۆڵە بۆ فێرە نەکردن قوربان جەنابی حاکم ئەگەر ڕوخسەتم بێ 2 دقە با قسە بکەم فەرموو من ئەپلیکیشنێکم دانا بە ناوی چۆن بە $1 دەوڵەمەندەبیت 9 ملیۆن کەسەوە خۆیان دۆلارەکەیان بۆ ناردم ئێستا من دەوڵەمەندم 9 ملیۆن دۆلارم هەیە دەوڵەمەند بوومیاننا من فێرم کردم بەس خوان کە نەیزانن من بڵێم چی کەواتە بڕیار عەباس مەعروف نەجدەت بڕیارماندا کە بە بەراعەت دەرچێ بەڵام قانون جێلەکان ناپارێزە ئەوە قانونە ئەوە یاسایە ئێستا بۆتان دەکەوت کێ گێل و کێ زانایە